بەڕێوەبەرایەتی ئاو شارەوانی و کارەبا هاتوچۆ دەستپێک ویستیان سەررجەمیان بایکۆکەن دواتر بابەتی ناڕەزایەتەکان گۆڕا بۆی کە یەک لەسەر چواری فەرمانبەرانی نێو فەرمانگەکان پێوەست بن بەدەوام تاوەکو کاری هاوڵاتیان پەچینەکە و ڕای بێ. من نزار محەممەدم لەگەڵا گفتوگوێن بابەتاکەم بزان دۆخی فەرمانبەران لە ئێستا چۆنەوە فەرمانەکانی سلێمانی کاک نزار خۆ لە ناو سلکی فەرمانبەرانە ئێستا کۆی گشتی بەڕێوەبەرایەتەکان و فەرمانەکانی سلێمانی چەندی فەرمانبەر پابەستی دەوامن و چەندیان بایکۆتیان کرد بۆی دواکردن. دەستان خۆش بێ ئێستا یەک لەسەر چواری فەرمانبەران لە شاری سلێمانیا داوامەکە یان سێ لەسەر چواری داوام ناکە داوامەکەشی لەبەر ناچاریەکە ئیش و کاری هاوڵاتیانە ئەوەی کە داوامیش ناکە یان هەڵوێز نییە لەبەرەوەی کە موچەی نییە بۆیە داوام ناکە ئەڵێ پارەم پێ نییە لە بازیانەوە یم لە عربەتەوە یم لە ناو شارەوە یم بۆ ئەم دائیرانە پاری پێ نییە پارەی تەکسێکی پێ نییە پارەی بانزینی پێ نییە چکۆم حکومەتە هاوڵاتی کوردستانی بەبارمتە گرتووە ئەن تۆ ئەبینەوەکو پرۆژەیەکی دارایی سوودی بۆ حکومەتێ بۆ بانزین لەسەر گرانەکەی بۆ لە بەغا بانزین گرانیە یانڵە بەس ئەم حکومەتە یەک پیاوەتی بکات بانزینم بۆ هەرزام کا من یم بۆ دەوام لەبەرەوە پارەی پێ نییە بێ بۆ دەوام یانەمە بایکۆتێکی ناچاریە بایکۆتی هەڵوێز نییە ئەین مامۆستاکان کیان چۆن پارەمان پێ نییە پارەمان پێ بێت هین بۆ داوامەکەین ئێستا خەڵکی ژوای لاتوە لە فەرمانبەرانیشە ئێستا گەرمەی ئەوەیە و هیچ کەسێک ناتوانێت بێت بۆ دایرەیەک دایرەکە بتوانێت فەرمانبەرانی لە ساسە دەوام کە بە هیچ شێوەیە گەمە لە شاری سلێمانیان نیە و یعنیش فەشەلی هێناوە شکستی هێناوە بە زمانەیەک ناڕۆن ئەمانە بانزینیان گران کردووە بڕۆ بۆ ئێستا لەم بێپارەیە مۆزەفی قوربەسەر پاریان بۆ کۆکاتەوە لە زەڕیبە پاریان بۆ کۆکاتەوە لە کارەبا پاریان بۆ کۆکاتەوە لە ئاو و لە هەموو شوێنێک پاریان بۆ کۆکە ئەمیش یەک پیاوەتیەکە عەلاسا زەما ئەنجومەنی وەزیران کۆبێتەوە وەڵا هەفتەیەک قەینا داشکانتان بۆ کەم لە پارەی کارەبا بام ئەم هەموو پارەی خۆی لایەتی ئێستا تو عەرزێکی هەبێت خانوویەکە بیکەی بە عەرز بڕۆ بزانە چی فەرتەنەیەکە پێەکەن دایری ئەو بازی خۆی لێگرێ وەکو لیمۆ ئەو گوشەی یان بزانە تۆ لەکوێ پارە پێ وەکو بارەمتەیەک تۆ ئەبینێت ئیشە بەم حکومەتەیە ڕێگا پێ نایات یەک چی لێکا یەک تۆ ئیستیغلالەکە دەمەچا خات سەر ڕەدەی پارەی ئاو بە پارەی کارەبا بە بڵین خانووی کتێبێ بلی بکرێ ناهێڵێ بلی بکرێ ئەڵێ بڕۆ پارەی کارەبا پارەی زەڕیبە پارەی ئاو ئەمانە تەسوێ بکە خۆت بخورێنە یان بڵین ئەمی کە پێوتریە لە ئیدارەیە پێوتریە ئەستۆپاکی بکە خۆی ئەستۆ پیسترین ئەستۆ هی نەبێت لە عالەمام حکومەتەیە جامە ئێمە کەوتینتە بەڕاستی کەوتینتە بینی دوو حکومەتی هەرێم و عێراقیش حکومەتی عێراقیش ڕاز ناکات چکوە خەڵکی کوردستان بە حکومەتی عێراقی پەیامی خۆی گانە بە حکومەتی عێراق ئەڵە کاکە هەر چارەسەرێکە لایە هەر چ جۆرە چارەسەرێک لایە خەڵکی کوردستان پێشوازی لەو چارەسەرەکە کە تۆ ئەیڵیت بام ئەوڵە من پارەی زایم نادوێت کە پارەی زیان نردوێت بۆ قوڕگیش قڕش وەکوای تۆ داوای پارە بکەیتەوە لە قڕشێک ئەم حکومەتە پارەی زیان نایەتەوە بە خەڵک لەلای خۆشمانەوە حکومەتیش هەموو فەلسەفەکەی چییە ئەڵێ من ئەمە کێشێکی سیاسیە کێشێکی ئیداری نیە حکومەتی عێراقی بۆ دروست دەکات گرانبوونی بانزین کێشێکی سیاسیە یان کێشێکی ئیداریە یان کێشێکی سیاسیە ئەم هەموو باج و خەراج و ساختەچێتیە یان زەلام کرێ چییە کرێچی بێوێ خانوێ بێ بەکرێ پێڵە بە مۆلیدەکەی و تۆ نابێت ئەمپێرێکی بێتێ دوو ئەمپێری بیتە نابێت لەم گەرمایە ئەمپێرێک دوو ئەمپێری نایەتێ بۆ ئەڵێ بڕۆ بزانە پارە و لایە حکومەت ئەمە کێشەیەکی ئیداریان کێشێکی سیاسیان کێشێکی ئەخلاقیە کە حکومەت گوتێتە بەڕاستی یانن ئەم حکومەتە هەر خۆت لە نێو فەرمانکەی خۆتەوە لەرێ فەرمانەکانی دیکەش کە بەریەکەوتن تێ لەگەڵا پیشەکانی خۆتا کە فەرمانبەرن دۆخەکەیەندە خراپەوەگەوەی کاڵی فەرمانبەرکری تەکسێکی پێنەبێکری بەنزێکی پێنەبێتە سەرکارەکەی ئەوێک لەسەر چوارەی کاڵی وابەسەی دەوامتان کردووە بەتە ناو باوەڕکە کاگرزا من حیزبم دیوە لستی دروست کردووە لستی دروست کرد بۆی بچێتەوە ناو یەکێتی لستی دروست کردەوە بۆی وەکو کاگنەوشیروان دەوری هەبێت و خۆی بکا بە قائید گیرفانی خۆی پڕە 50 حیزب پێ لە دەروە یەکێتی پارتیە خۆی ئێستا تەنگە ئەو نییە لەم خەنجەرەوە بۆچی هەڵگرتووە ئەتۆ بۆچی ئۆپۆزیسیۆنی بۆچی ناڕازیت ئێستا تنگانە لەمە تنگانەتر نییە بەڵام ڕاز ناکەن ئەو خەڵقەیەن جوێن بە خەڵقیان
ئەو حیزبانە یان جۆن بە خەڵق یان خەڵق هەڵوێستی نییە کاکە خەڵق چی بکە کە سەرکردەی نەبێ نابێ قیادی هەبێ نابێ نخوێیەکە بێ ئەم ناڕزایەتیە بەڕێوەبەریە بەڵێ ئێستا هەموو کەسێک ناڕازیە بەڵام سەیری دەمی حیزبەکانەکەین یان حیزبێکە بەتەمایە و تازە بچێتە ناو حکومەت داگیرکە حیزبێکە تازە ئەڵێ من ئەمێ بچوم و ناویەکێتی حیزبێکە تازە باسی ئەوە ئەکا سیستەمی نازانم چی دروستکە لە ناو کوردستانە کە خەڵک لەمانە بێزار بۆیە ئەم 50 حیزب پێی لە دەرەوە یەکێتی پارتی لە ئێستایە هیچیان باسی معناتی خەڵک ناکەن و هیچی تعبیر لە گزارش لە ڕێی خەڵک ناکەن یعنی من دەستخۆشی لە کاک دڵشادی ژەکەم کە ئەو هەڵوێستەی نوان کە بەڵام چەند مدیر عامان هەیە خەڵق ێگاڵتە بەهۆژەکە یعنی هیچ لەباران نییە وە شتێک ئیزافەیەکی نییە و لە گوێجگەلەوەی کەوا بیەوێت کۆمەڵێ خەڵک بخاتە پەرلەمان بۆی پەرلەمانتاری کۆی لە دروستکات نەک پەرلەمانتارێکە بۆ خەڵق ئیشکە بینیمان ئەو ساڵی بڵین ئەوەی کاتی کە گۆڕان دروست بوو 2009 چۆن پەرلەمانێک دروست و چۆن ئەکتیڤ بوو ئایا ئەمانەی کە ئەیانەوە لیست دروستکەن و بچنە ئەو پەرلەمانانەوە بۆ ئەوەیە کە ئەم معناتی ئێستا کە ئێمە تیایەژین ئەو ئاوەکەمانە ئەوە بکارەباکەمانە ئەوە زەڕیبەکەمانە ئایا بۆ ڕزگارکردنی خەڵک لەو معناتیان بۆ ڕزگارکردنی خۆیانیان بۆ پۆستبیانێکی خۆیانە بۆی کە خۆیان دەرخەن بڵن کاکە ئەها ئێمە هەین ئەها ئێمە سیاسەت مەدارین زەلامی وایە بە سوودفە بۆ بە پەرلەمانتار ئێستا خۆی بە قاید ناگۆڕێتەوە یان زەلام کەسێکم نەدی لە شەقامەوە دروست ببێت هەمووی لە گیرفانی ئەم حیزبانەوە دروستبوون بۆیە ئەخلاقیان لە ئەخلاقی و حیزبانە زیاتر ناتوانێت تێپەڕێن بۆیە ئێستا کێشەیەکمان هەیە کێشەی پڕکردنەوەی ئەم بۆشاییە بە هەڵبژاردن ئەم هینە چارەسەر ناکرێ و ئەمە کێشەیەکی زۆر ئەخلاقی سیاسی کۆمەڵایەتیشە و خەڵک زۆر هیلاکە یان بەڕاستی ئێستا دایرەکان لە بڵین لە ئەڵی خۆڵی مردووی بەسەدا کراوە ئێستا هەموو فەرمانبەران بە مامۆستایان و موچە خۆرانەوانە فرسەتە بێنە سەر شەقام بەڵام چێ هینانەکە خەڵخانەکەی ئەوەستن وەکو ئیخوان موسلیمەکانی مەسەر وەستان بخۆی بە 18 ڕۆژ حوسنی مبارەک ڕووخە لە ڕۆژی دێمە هاتنە ناو خۆپشاندانەکانەوە هەمویان چاوەڕی ئەوەکەن شەپۆلەکە بێت خەڵقەکە بێت خەڵق بە هەڵوێز بێ یان ئەو سوکاتی کە حیزبەکانی دەروێکێتی پارتی بە خەڵکیەکەن هیچ کەسێکم نەدیان زەلام هەیە قاچی کچ سەر قاچ دانیشتووە قاچ سەر قاچ لە من پارەی زەڕیبە نایم پارە زەڕیبە ئەم حکومەتە مافیایە دزە بۆچی بێمیە بۆ داهاتەکەی کووە ئێکاکە گیان تۆ خۆت کە پارەی کارەبان نایی بەڵام ئایا معاملەی تۆ وەستاوە معاملەی خەڵقە وەستیە من کابرایەکەم خانوویەکەم هەبێ بیکەم بە عەرز ئەبێ پارەی کارەبا بم ناچارم ئەمە بەبارمتە منی گرتووە بەڵام تۆ خۆ بارمتە چیت خۆ ئەو کەسانی کە خەڵکی بەبارمتە گرتووە پۆست بەسەر خەڵقا لێمەیەن یان ئەم حیزبانە لەم کاتەیە کە دەرکەوت قوری ڕەش و سوی لە بوارا دەرەکەوێ ئەوە تەنگانەیەکی زۆر باشەیە ئەسبی خۆتاودە ئەو مەیدانێکە فەرموو ئەسبی خۆتاو دەبزان بایی چەنیت چی بیەکریە دانیشتویت پەیڕۆپرۆگرامم بۆ نووسیتەوە دەستورم بۆ نووسیتەوە دانیشتویت قسەی زلم بووە کەی 16 کەناڵە لای باوەڕ بکە نایەڵێ چالاکوانێکی ڕاستەقینە لە کەناڵەکەیا دەرکەوێ حیزبەکان هەمووی تەکەتول زاڵە بەسەریانە یعنن بارودۆخێکە بۆیە خەڵکی کوردستان بە حکومەتی عێراقی ئەڵێ چۆن کێشەی کەرکووکێ بە سەعاتێک حەل کرد چۆن چوویتە ناو کەرکووکەوە و حەلێک کرد و هەموو دەستگاکانی کەرکووکە داگیر کرد کاکە فەرموو ئەگەر خەڵک پێشوازی لێ نەکردی وەرە لە منی داواکە خەڵک پێشوازی لە هەر چارەسەرێکە کاکە حکومەتی عێراقی بیکات و ئەم حکومەتە ئیرادەی چارەسەرکردنی هیچ جۆرە کێشەیەکی نییە. سوپاس دەکەم ڕزگار جەبار لە شاری سلێمانی لەگەڵ ئێمەدا بووی جیاواز لە پرس و بابەت